نتنل بغداد لچند باجارن دنیای عراق جیل سرداخوازا مقتدا صدر ایرو خواپیشاندان پشتین میجا اینه بریوچونه ایجا لکرکوکا باشور کردستان جی خواپیشاندان لدجی اسرائیل بریوچون هفکار من هردی محمد لسروان خواپیشاندانان زانیاریان دده. لا نكانوا بلام أمر لا نيجي هيني بدياري كراوي لا حسين جواز خان ولا كركوكش تالو شهر سويدا لحسيني خسعل نيجي يقطوي شعب سبكان ليرة بريوشو من يعني ليرة دي كوملك بيام أراسكنا بلام برا الشيخ هجران عبادي لقلم بيوانا ك يعني ياخذ نيردي سيد مقتدى السردة كاتو ليرة لنيجي يقطوي شعب سبكان لكركوك بشار دبت برسم الله يوبزان بيام بأولو باريوشيا. السلام عليكم شيخ العزيز شلونك نورا ما هي رسالتكم بيامتان چییە سەبارەت بە شەڕی کردنەوەی ئیسرائیل و ئێران دا هەیە و کاریگەری لەسەر عێراق. ئەمڕۆ لەسەر بنەمای ئاینی هاتوونەتە ئێرە بۆ سەرکۆنکردنی دوو شت. یەکەم پێشێلکردنی ئاسمانی عێراق سەروەری عێراق لەلایەن زانی ئەمریکەکان هەروەها وەڵامی شەرمنانەی حکوومەتی عێراق بۆیە ئێمە داوا لە پاراستنی سەروەری عێراق و ئاسایش و ئەمنیەتی عێراق دەکەین. دووەم سەرکۆنەکردنی بەو تاوانانەی کە ئەمریکا و قەوارەی زانستی دەیکات دژ بە گەلە ستەملێکراوەکان لە غەزەوە دەست پێ دەکات و لە ئێران کۆتایی دێت. ئێمە سەرکۆنەی هەر جۆرە پێشێلکاریە کە دەکرێتە دژ بە گەلانی ستەملێکراو و هەر مرۆڤێکیش ئێمە لە ڕاستیدا گەلانی ئەم ناوچەیە دەناڵێن بەدەست ئەو ستەمەی کە لەلایەن قەوارەی زانستی دەکرێت کە بە پاڵپشتی ڕاستۆخۆی ئەمریکا دەکرێت. بۆیە ئێمە ئەو دژمنکاریەی کە دەکرێت دژ بە گەلی ئێران دژ بە گەلی فلەستین لە یەمەن و هەموو ناوچە و وڵاتانی ئیسلامی ئەوە پەیامی ئێمە. نێردەی نەتەوەی گرتووەکان ئێستا لە کەرکووکە پەیامتان چییە بۆ جیهان لە ڕێگەی نەتەوەی گرتووەکانەوە؟ باشە پەیامی ئێمە بۆ دامەزراوە نێودەوڵەتیەکان و دادگاکانی تایبەت بە تاوانی جەنگ و مافەکانی مرۆڤ داوای دەکەیت گوتارێکی دادپەروەرانە ڕابگەێنن گوتارێکی تایبەت بە پاڵپشتیکردنی مافی مرۆڤ وە سەرکۆنەی ئەو هەموو پێشێلکاریانە بکرێت کە پێشێلی مافی مرۆڤە و کەی دادگای دادی نێودەوڵەتی ئەنجومەنی ساشی نێودەوڵەتی و لیژنەکانی مافی مرۆڤ کارێک دەکەن و ئەو پێشێلکاریە و ئەو تاوانەی کە بە منداڵان و مرۆڤەکان دەکرێت لە ڕاستیدا ئەو بێدەنگێکی شەرمزاری لە سەرکۆنەی دەکەن. وبيشرجوتم لبردم حسيني خزعل بن تميم ليرا يعني زوربي نيشكناني شيعة مذهب يعني كوبنو وبيامي خويا راجعان دو أويكا نيجي هينيان كر وبدلوشمي نخير بو إسرائيل نخير بو أمريكا وان يعني كوتايان بمراسم منارسة وقربنو يشهر